قال بەڕێز ئەمین محەممەد بەشیر پارێزەر و شرۆڤەکانی سیاسی لە بەیروتی پایتەختی لوبنان و لەگەڵماندا. بەڕێز ئەمین سڵاوتانێ بێتۆم کاتتان باش. پێتان وانە ئێستا زووە کە ئاوارەکان بڕیار بدەن بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان، هەرچەندە ئەوان بێگومان ڕەنگە ماڵە وێران بۆکەی خۆیان پێخۆشتر و باشتر بێت تاوی لە شوێنێکی دیکە ئاوارە بن، بەڵام پێتان وانە هێشتا زووە لە بەلەم بڕیارەکە دەبێ بگەڕێنەوە؟ باش ئێوارەی بینەرانی بەڕێز باش هەڵباتە ئەم ئاگربەستە یەکەم جار من بۆ یەگوتم ئاگربەست نەک ڕێککەوتنی کۆتایی وێڕای ئەوەی کە قسەیەکی زۆر هەیە لەبارەی بەتایبەت لەبارەی لێدوانی نێردراوی ئەمریکا کە دەگوترێت کە ئەمە ئاگربەستێکی هەمیشەی دەبێت، بەڵام سوپای ئیسرائیل هەموو دانیشتوان دەزانن کە ئەوان لەوانەیە پەلەیان کردبێت لە گەڕانەوەیان بۆ سەر ناوچەکانیان، چونکە ئێمە ڕەفتاری ئاشنین لەگەڵ ڕەفتارەکانی سوپای ئیسرائیل و دەبوایە ئەوان چاوەڕێیان بکردبایە تاکو سوپای لوبنانی هەموو ئەو ناوچانەیان گرتبایە و لەوێ جێگیر ببان و دواتریش لەوانەیە بەڵێ هەندێک ناوچە هەن کە سوپای ئیسرائیل خۆی ڕێگەی پێداوە، بەڵام زۆرێک هەن ئەو بڕیارە تۆزێک بە پەلەیە کە باسی لێ دەکرێت ئەوانەی ئەفریقای عەدراعی ڕایگەیاند کە هۆشداری داوە کە هەندێک گوند و دێهاتە ئێشتا ماون کە ڕێگەیان پێ بدەن خەڵکەکەیان بگەڕێنەوە بۆ ئەوەی کێوماڵی تەواو بکەن تا ئەو کاتەی ئەو گوند و ناوچانە ڕادستی سوپای لوبنان بکرێتەوە. ئاماش خاڵێکی دیکە کە پێویستە لە بەرچاو بگیرێت بەر لە گەڕانەوەی ئاوارەکان، لەگەڵ ئەوەی ئێمە هیوادارین کە ئەو ڕێککەوتنە بە تەواوی بکەوێتە باری جێبەجێکردن بۆ هەمیشەیی بێت بۆ ئەوەی کۆتایی بە نەهامەتیەکانی ئەو ناوچانە بهێنرێت. بە بۆچوونیەوە پێتان وایە حیزب الله شتێک بکات کە ئەم ئاگربەستە بشکێنێت یان نا؟ من پێم وایە گومانم هەیە ئیسرائیل تا ئێستا چەند جار خودی ئیسرائیل خۆی ئەو پێشێلکاریی کردووە، بەڵام ڕوون و ئاشکرایەکە حەزب الله پابەندە بەو ڕێککەوتنە و دەبینین لە بەیاننامەکان و حەزب الله ناچارە پابەند بێت لە بەرامبەر ئەو خاڵکە و زۆریش پێوە پێگیر دەبێت بۆ وەستانی ئەو ئاگرەی لەسەر خەڵکەکە دەباران. هەروەک دەڵێن پێویستە هەر لایەنێکە پێشێلکاری بکات چ حەزب الله یاخۆت حەزب الله یانیش سوپای ئیسرائیل پێویستە بەرپرسیارەتەکە هەڵبگرن بۆ ئەو مەبەستەش. سوپای لوبنان لێژنەیەکی چاودێری دیاری کردو دەستنیشانی کردووە بە نوێنەراتی نێودەوڵەتیشی لە ناوە بۆ ئەوەی هەموو ئەو پێشێلکاریانە دەستنیشان بکەن کە لەلایەن هەر لایەنێکەوە دەکرێتە سەر ئەوی تریان و سوپای ئەمریکا و سوپای لوبنان لەلایەن ئەمریکا و فەڕەنسا وڵاتانی ڕۆژئاواشەوە چاودێریان لەگەڵ دەکرێت لەسەر ئەوچانە. ئێستا ئاوارەکان کاگەڕێنەوە شوێنەکانیان و ئەوی لێنەکان نایبینین، تەنها وێرانەیەک لە ماڵەکانیان ماوە خەڵکی لوبنان و بەتایبەت ئەو بەشی کەوتە بەرهێرشی ئیسرائیل. حکومەتی لوبنان دەتوانێت چی بکە یاخود چی کردووە بۆ هاوکاریکردنی و خەڵکی ئەگەڕێنەوە بەسەر ماڵ و حاڵی خۆیان کە لەم دۆخەدا هاوکاریەکیان بکە؟ من پێم وایە کە ئەم قۆناغێکی سەخت دەبێت بۆ حکوومەتی لوبنان واتە چەند هەوڵێکن لەلایەن سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لەلایەن نەبیه بەڕیەوە و پێویستە سندوقێک بۆ هاریکاری هاوڵاتیان دابنرێت بۆ ئەوەی خێرخوازان هاوکاری ئەو خەڵکە بکات. ئەمەش دەتوانێت جۆرێک لە هیوا بۆ خەڵکی لوبنان بگەڕێنێتەوە، چونکە ئەوان ڕوبەڕووی وێرانکاریەکی دیکە بوونەتەوە وێڕای ئەوەی کە دۆخێکی ئابووری نەخوازرا و باڵی بەسەر لوبناندا کێشا بوو بەر لەو قەیرانەش
خەڵکی لوبنان لە نەهامەتیدا بوو و جەنابی سەرۆکیش دەزانێت کە هیچ لەوانەیە هەندێک وڵاتی دیکە هاوکاری خەڵکی لوبنان بکەن وەکو وڵاتانی کەندا وەک لە ساڵانی دیکەش جەنگەکانی پێشتریش زۆر هاوکاری خەڵکی لوبنانیان کرد لەوانە وڵاتی ئیمارات و عەرەبیەی سعودیە و ئەوانە ئەو وڵاتانە هاوکاریان کرد بۆیە من بەڵام بۆ ئەم جارە ئەوان بە ڕاشکاوانە گوتویانە لێدوانی لێرە و لەوێ هەیە لە بەرپرسانی وڵاتانی کەنداویش کە ئەوان هاوکاری لوبنان ناکەم بۆیە ئەرکی ئەم قۆناغی حکوومەتی لوبنان زۆر قرس دەبێت وەکو پێشان نابێت ئەوان بە ڕاشکاوانە ئەوەیان گوتووە هەر کاتێک ئەوان مەرجی هاوکاریکردنی لوبنانیان بەوە دەستنیشان کردووە کە پێویستە باڵادەستی حەزب الله لە وڵات لە لوبنان نەمێنێت و لەبەری هەڵۆشێتەوە بەڕە زەمینە و ناوچانەی کە ئێمە لە وێنەکان ئایبینین بەم شێوەیە وێران بوون ژێرخانەکانیشیان بەو شێوەیە وێران بۆ یان تەنها بەشێک لە باڵەخانە و گەڕەکەکانە کە زیانیان بەرکەوتووە بەداخەوە ئەم بردمانە تەنیا لەلایەن سوپای ئیسرائیلەوە نەبوو با بڵێن بەڵکو ئامە پلان بۆ داڕێژرا و بۆ ئەوەی زۆر بەهێز بیتن بۆ ئەوەیش هەموو ژێرخانەکە لە ناو ببات ڕێڕەوی ئاوەڕۆ هەروەها ڕێڕەوەکان هەروەها ئاوی خواردنەوە تۆڕەکانی خزمەت گوزاری تەنانەت زەویە کشت و کاڵیەکانیش بە شێوەیەکی پلان بۆ داڕێژرا و بردمان کراون و لە ناو براون بۆ ئەوە ژێرخانەکە بە تەواوی لە ناو بچێت واتە بەر لە 10 ساڵ یاخۆت زیاتر لە 10 ساڵ ئەم پلانەی داڕشتووە تاکو ئەمڕۆ جێبەجێ کردووە پیادەی کردووە لەسەر خاکی لوبنان بە شێوەیەک بۆمبیان ناوچەکەیان بۆم ڕێژ کردووە کە لەوانەیە چەند ساڵی دیکەش خەڵکەکە ناتوانێتن بە حەزەرەوە هاتوچۆ لەو ناوچانە بکات. بەڕێز ئەمین محەممەد بەشیر پارێزەر و شۆڤەکاری سیاسی لە بەیروتی پایتەختی لوبنان و لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆیەوە.